حکوومەت دواکەوتووە لە جێبەجێکردنی بودجە و بەشی پارێزگاکانی عێراق بە شێوەیەکی گشتی و ئێمە بە نووسراوێکی فەرمی داوامان لە حکوومەت کردووە کەوا پەلە بکات لە جێبەجێکردنی بودجە لەبەرەوەی لە دواکەوتنی جێبەجێکردنی بودجەدا خەڵک زەرمەند دەبێ و پرۆژەکان دوا دەکەون. هەندێک کاری هوەری و کاری یاسایی هەیە لە نێوان پارێزگاکان و لە نێوان وەزارەتی پلاندانان هەروەها لەگەڵ وەزارەتی دارایی ئەمانە وەکو پێشکەشکردنی پرۆژە و دانانی پرۆژەکە تەختیتەکانیان دابەندرێن و جەدوڵەکان ڕێک بخرێن لە وەزارەتی پلاندانان ئەمانە وای کردووە کە شتەکان هەندێک دوا بکەوێ. وا بزانم ئێستا دەستکراوە بە ئیطلاقی تەخسیصاتی بەعزێک لە پارێزگاکان و ئەو پرۆژانەی کەوا پێویستن بۆیان کە ئەنجام بدرێ. بەنسبەت بە شێریمی کوردستانیش بە هەمان شێوە کە دواکەوتووە تا ئێستا وەکو گوتم دواکەوتنی بە شێریمی کوردستان بەشێکە لە دواکەوتنی کۆی پرۆژەی جێبەجێکردنی بودجە لە هەموو عێراقدا. بەڵام ئەوەی هەرێمی کوردستان وەستاوە لەسەر ئەوەی کە ئەو لیژنە فەرعیانە لیژنە هونەریانەی کە ئێستا دەست بەکارن لە نێوان بەغدا و لە نێوان هەرێمی کوردستاندا ئەوانەیە کە وردبینی دەکەن لە داهاتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە داهاتی غەیری نەوتی ئەوانەی کە خاڵە سنووریەکان و گومرگ و هەروەها مەسەلەی نەوت ئەو وردەکاریانە و ئەو وردبینیانەی لیژنە فەرعیەکان کە پێک هاتوون لە نێوان بەغدا و هەرێم هەتا ئێستا ئەو ڕۆژی لەگەڵا بێت تەواو نەبووە و ئومێد دەکرێت کە لەو ڕۆژانەی داهاتوودا تەواو بکرێت و هەر بۆیش حکوومەتی عێراق بڕیاریدا هەتا کاری ئەم لیژنانە تەواو دەبێت بۆ ئەوەی بەشە بودجەی کوردستان دوانەکەوێ بڕیاریدا پێشینەیەک بە مەبلەغی 200 ملیار دینار بدات هەرێمی کوردستان تا ئەو کاتەی کاری لیژنەکان تەواو دەبێت و بەشی بودجەی هەرێمی کوردستان بە تەواوەتی وەردەگیرێت.